بۆچی مەغریبیەکان ئەو وشەیە بەکاردەهێنن؟ بۆچی ئەو ناوەیان لە سوار چاکە ژنەکانیان نابوو؟ وشەکە بەواتای چی دێت؟ بۆ چ مەبەستێک بەکاردەهێنرێت؟ لالا ئەو وشەیەی شکۆی ئافرەتەکانە. هەموو وڵاتێک خاوەنی دابوونەریت و کەلتور و ڕۆشنبیری تایبەت بەخۆیەتی، هەر وڵاتە و تایبەتمەندی خۆی هەیە. ئەوە ژوا دەکات کە لە یەکتری جیا بکرێنەوە. بۆ نمونە لە وڵاتەکانی وەک مەغریب و تونس و جەزائیر دابوونەریتەکانی بانکردنی ژنانیان لەلا جیاوازە. چەندین دەستەواژەی تایبەتیان بۆ دانراوە. بەناوبانگترین دەستەواژەکان کە بۆ بانکردنی ڕەگەزی مێ لە وڵاتی مەغریب و جەزائیر و تونس بەکاردەهێنرێت لالا یان لالا یان لەلایە، کە ئەوەش دەستەواژەیەکی مەغریبی هاوبەشە لە کۆنەوە بەکارهێنراوە وەک ڕێزێک و پیاهەڵدانێک بەکاردەهێنرێت بەرامبەر بە ئافرەتەکان. لالا بەواتای خانمەکەم یاخود شاژنەکەم دێت. لەگەڵەوەشدا بۆ بانکردنی خوشکی گەورە و خەسوش بەکاردەهێنرێت. هەروەها نازناوی ژنانی خانەدان و بەناوبانگەکانیش بووە. یەکێک لە بەناوبانگترین ئەو ژنە مەغریبیانەش لەلا فاتیمە نەسومەر لالە عەیشە بەحریەیە کە هێمای سوارچاکێکی ئازا بوون بۆ ئەوان و تاکو ئێستا ناویان یاد دەکرێتەوە. هەروەها ژنی کەسایەتیە گەورەکانیش هەر بەو شێوەیە بانگ کراون. یەکێک لەوانەش لەلا قەمەڕبەییە. بەکارهێنانی ئەم دەستەواژەیە مێژوەکەی بۆ سەردەمانی پێش هاتنی ئاینی ئیسلام دەگەڕێتەوە کە دانیشتوانی باکووری ئەفریقا بەکاریان هێناوە. دواتر بەناو هەموو زاراوەکانی تردا بڵاو بووەتەوە. هەریەک لە مەغریب و جەزائیر و تونس وەک ڕێز و خۆشەویستی بۆ بانکردنی ژنەکان بەکاریان هێناوە و تاکو ئێستاش بەکاردەهێنرێت. ئێستا تۆ پێم بڵێ ئەی لای خۆمان ژنەکان بەچی بانگ دەکرێت؟